هێزانبنیەکانی خورمات و بە هاوبەشی شەو و ڕۆژ لە هەڵمەتی بەردەوامدان و لە ناوبردن و دەستگیرکردنی تاوانبارانی تیرۆر و مادەی هۆشبار لە ماوەی سێمانگی ڕابردووشدا هێزانبنیەکانی قەزاکە 27 کەسیان بە تومەتی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کردووە و دایان کەسیشیان بە تومەتی تیرۆر و دزیکردن ڕادستی دادگا کردووە. تم إلقاء القبض على عدد كبير من المتهمين. بەپێی بڕیاری دادگا لە سنتەری قەزای خورمات و ژمارەیەکی زۆر تۆمەتبارمان دەستگیر کردووە و ژمارەیەکیان بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەر بوون. بەپێی ئامارەکان لە سێمانگی ڕابردوودا توانیمانە 27 بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر بکەین. لەگەڵ ئەوەشدا لە خۆرهەڵاتی خورمات و ئۆپراسیۆنێکمان لەو ناوچانە ئەنجامدا کە جوڵەی تیرۆریستانی داعشی تێدایە. لە ئۆپراسیۆنەکەدا ژمارەیەک چەکداری داعش کوژراون و ژمارەیەکیشیان دەستگیر کراون. من تنظيم داعش وتم قتل مجموعة من عندهم وتم إلقاء القبض. بەڕێوەبەری پۆلیسی خورمات و دەڵێت هەماهەنگی هاوڵاتیان و بوونی کامیرەی چاودێری هاوکاری باشمان بووە لە دەستگیرکردنی تاوانباران. طبعا بفضل هذه الكاميرات ألقينا القبض على مجموعة كبيرة من المجرمين. بە پشتبەستن بە کامێرەکانی چاودێری ژمارەی زۆر تۆمەتبارمان دەستگیر کردووە کە لە کاتەکانی شەودا بۆ دزیکردن دەچوونە سەر ماڵان. بێگومان هاوڵاتیانی خورمات و هاوکارێکی زۆری هێز ئەمنیەکان دەکەن لە دۆزینەوە و دەستگیرکردنی تۆمەتباران. بالتوجه لهذه المنطقة ونعطيكم أبرز دليل قبل 3 أشهر. پێدانی زانیاری و هەماهەنگی نێوان هێزانبنیەکان و هاوڵاتیان هیچی کەمتر نییە لە ڕۆڵی هێزانبنیەکان بۆ لە ناوبردننی تیرۆر و بازرگانانی مادەی هۆشبار بۆیە لە ئێستادا لە خورمات و ئەو هەماهەنگی نێوان هێزانبنیەکان و هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو بەدی دەکرێت. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورمات و